پیغمبر صلی الله علیه و سلم لفرمایشتی صحیح دا دفرمی که انس بمان دگیارتوا دفرمی المؤمن مرآة المؤمن ایماندار آوینه انسانی مسلمان و ایمانداره واتە ئینسان لە بەرامبەری یەکدیکەدا دەبێ وەکو ئاوێنە وابێت. ئەنجا ئەگەر بڵین هەندێک لە مواسەفاتەکانی ئاوێنە چین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشبیهی کردووە کە ئینسان دەبێ وەکو ئاوێنە بێ لە بەرامبەر یەکتریدا. ئاوێنە دەبێ ساف و پاک بێ بۆ ئەوەی کە ئینسان بە جوانی خۆی تێدا ببینێت، جوانی و کەم و کوڕیەکانی خۆی وەکو خۆی تێدا ببینێت. یەکەمین شتیش ئینسان دەبێت دڵ و دەرونی لە بەرامبەر یەکتریدا ساف و پاک بێت بۆ ئەوەی ئینسانەکان وەکو خۆی ببینێت، جوانەکانیان وەکو خۆی ببینێت و هەروەها کەم و کوڕیەکانیان وەکو خۆی ببینێت. کەواتە یەکەمین شت ئینسان دەبێت دڵی ساف و پاک بێت لە بەرامبەر موسڵمان و لە بەرامبەر هەموو کەسێکدا بۆ ئەوەی شتەکان وەکو خۆی ببینێت. دووهەمینیان ئاوێنە جوانی و کەم و کوڕیەکان وەکو خۆی نیشان دەدات، زیاد و کەمی ناکات. ئینسانی مسلمانیش دەبێت لە بەرامبەر یەکتری داوا بێت، نەک هەر کەم و کوڕیەکان ببینێ بەڵام هەزار چاکەی هەبێ هیچ نەبینێت. دەبێت وەکو خۆی ببینێت. چۆن ئاوێنە وەکو خۆی نیشانت دەدات دەبێت ئینسانیش لە بەرامبەر یەکدیکەدا ئاوا بێت. ئەنجا ئاوێنە تەنها لەبەرە و ڕوودا شتەکان دەبینێت. ئینسان کە چۆ بەر ئاوێنە ئەو کاتەیە خۆی دەبینێت. دەبێت ئینسانی مسلمانیش تەنها لەبەرە و ڕوودا شتەکانی یەکتری باس کات، کەم و کوڕیەکان باس کات، نەک لە پاشەم لە باسی یەکتری بکات و حیا و ئابڕووی ئینسان ببات. دەبێت لەبەرە و ڕوودا ئینسان شتەکان ببینێت وەکو ئاوێنە. ئەنجا ئاوێنە شتەکان بەهێمنی و بە بێدەنگی نیشان دەدات. حیا و ئابڕووی ئینسان نابات، بەهێمنی و بە بێدەنگی نیشان دەدات. دەبێت ئینسانی مسلمانیش لە بەرامبەر یەکتریدا بەهێمنی و بە بێدەنگی و لەسەر خۆیی شتەکان نیشاندات. ئەگەر عیب و کەم و کوڕیەک لە ئینساندا هەبێت نابێ ئینسان زاری بە هاوار بێت و حیا و ئابڕووی یەکتری ببات. مسلمان وەکو ئاوێنە وایە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بەهێمنی بە بێدەنگی شتەکان نیشاندە کەم و کوڕیەکانی ئینسان بخێڕووە. ئەنجا ئاوێنە بۆ هەموو کەسێک دادپەروەرە وەکو یەک، پادشایەک و گەدایەک و کەسێک دەوڵەمەندێک و فەقیرێک وەکو یەک دەبینێت. کەم و کوڕیەکانی جوانیەکانی هەموو کەسێک وەکو یەک دەبینێت. دەبێت ئینسانی مسلمانیش ئاوا بێت دادپەروەر بێ لە بەرامبەر هەموو کەسێکدا جوانی و کەم و کوڕیەکانی وەکو خۆی ببینێت، نەک ئینسان ئەو کەسەی کە خۆشی بوێت هەرچی خراپە هەیە هەی بێت بەڵام نەیبینێت، دانی پێدانەنێت. بەڵام بۆ هەندێک کەسی دیکە ئاوانە بێت دادپەروەر بە وەکو ئاوێنە هەموو کەسێک وەکو خۆی ببینە. ئەنجا ئاوێنە لەگەڵماندا ڕاشکاوە، وەختێک دەچێ بەر ئاوێنە بە ڕاشکاوی کەم و کوڕیەکانت پێ دەڵێ و جوانیەکانیشت پێ دەڵێ. ئینسانی مسلمانیش ئاوا لەگەڵ لە بەرامبەر یەکتریدا دەبێت ڕاشکاو بێت، نەک لە پاشەم لەدا باسی یەکتری بکات. ئینسان دەگەڕێت بۆ ئەوەی جوانترین و چاکترین ئاوێنە بکڕێت، بۆ ئەوەی ڕەنگی جوان نیشاندات، بۆ ئەوەی وەکو خۆی ئینسان نیشاندات، تڵخ و ناشیرنی نەکات. دەی بە هەر یەکێک لە ئێمەش بگەڕین بۆ ئەوەی کە جوانترین هاوڕێ دەست نیشانکەین و پەیداکەین بۆ خۆمان، بۆ ئەوەی کە کەم و کوڕیەکانمان وەکو خۆی نیشاندا و جوانیەکانیشمان وەکو خۆی ببینێت. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم المؤمن مرآة المؤمن، ئینسانی ئیماندار وەکو ئاوێنە وایە لە بەرامبەر موسڵمان و لە بەرامبەر خەڵکدا.